زیندانی سیاسی دەبێت ئازاد بکرێت دەستپەیکی دروشمەکان. وەزارەتی کۆماری ئیسلامی ڕۆژی 21 گوڵان ڕایگەیاند کە 2 شارۆمەندی فەڕەنسەوی دەست بەسەر کردووە. ئەو 2 کەسە بریتین لە خاتوو کۆهلەر و هاوسەرەکەی ژاک پاری، ئەندامی یەکێتی موعەلیمان بە ناوی هێزی کرێکاری فەڕەنسا و وەک توریست هاتبوونە ئێران. هێزی کرێکاری ئەندامی فدراسیۆنی بارهێنانی نێونەتەوەییە کە خاوەنی 373 یەکێتی هاوپەیمانی لە 178 وڵات و 23 ملیۆن ئەندامە و گەورەترین تەشەکولی موعەلیمانە لە جیهاندا. خاتوو کۆهلێر ئەندامێکی کارا و بەرجەستەی ئەو فدراسیۆنە و بەرپرسی یەکێک لە ئۆرگانەکانیەتی. ناوبرا وەک پسپۆڕی ڕێخستنی کرێکارانی ئاموزشی دەناسرێت و گەلێک بابەت و نووسراوەی ناوداری هەیە. بەرپرسانی داماوی ئیسلامی کە لەگەڵ شەپۆلێکی بەهێزی خەبات و ناڕزایەتی جەماوەری بەرەوڕوون، بەدیتنی ئەم 2 توریستە فەڕەنسەویە کەوتنە بیری پیلانگێڕیەکی کۆن و سواو، بە تایبەت ئەوەی کە ئەوان لەگەڵ ڕەزا شەهابی ئەندامی هەیئەت مدیرەی سەندیکای شرکەت واحد کە لە پاریسیش چاوپێکەوتنیان لەگەڵدا کردبوون دیداریان کرد و ژمارەیەک لە چالاکانی موعەلیمانیشیان وەک هاو یەکێتی بینی بوو. مەئمورانی گەندەڵی ئیتلاعات ڕۆژی 22 گوڵان ڕەزا شەهابیان بە خێرایی دەست بەسەر کرد و دواتر ژمارەیەک لە هەڵسوڕاوانی کرێکاری و موعەلیمانیان گرت. دەست بەسەرکراوانی تر بریتین لە ئانیشا ئەسەدوڵڵاهی، ڕەیحانە ئەنساری نژاد و کەیهان موحتەدی لە چالاکانی کرێکاری و هەروەها ڕەسوول بوداقی، جەعفەر ئیبراهیمی، شەعبان محەممەدی، ئەسکەندەر لوتفی، محەممەد حەبیبی و موحسێن عومڕانی لە هەڵسوراوانی موعەلیمان. هەروەها هەتا ئێستاش چارەنووسی هەڵسوراوانی کرێکاری و مەدەنی دەست بەسەرکراوی شاریبانە واتە فاتح مەجیدی، پەروین عەبدوڵڵاپور، حەسەن عیزەتی، سەعید محەممەدی، عومەر سلەیمانی و ئەفشین ڕەحیمی نادیارە. ئەوە لە حاڵێکدا کە فاتح مەجیدی لە ناڕزایەتی بە درێژەی دەست بەسەرکران و دەستپێڕانەگەیشتن بە خزمەتگوزاری دەرمانی مانی لە خواردن گرتووە. ئەم دەست بەسەرکردانە لە ناخی سەرهەڵدانی ئاخێزێکی جەماوەری لە دژی کۆماری ئیسلامیدا ڕوویداوە. شەپۆلی نوێی ئاخێزە جەماوەریەکان کە لە خوزستانەوە و دوا بە دوای داڕمانی بینای مێترۆپۆل دەستی پێکردووە، چەند شارێکی دیکەشی گرتوێتەوە. کۆماری کۆنەپەرستی ئیسلامی کە بەهۆی ئەم خەبات و ناڕزایەتیانەوە تا ڕادەیەکی بەرچاو لە ناوخۆیدا تووشی ناکۆکی و پرش و بڵاوی بووە، لە ڕووی داماوی و سەرلێشێواویەوە هانای بردوۆتە بەر هەمان ئەو تاکتیکە کۆن و ڕسوابوانەی وەک پەروەندەسازی و پیلانگێڕی کە بە درێژایی دەسەڵاتەکەی بەکاری هێناون. هێزی سەرتاپا گەندەڵی دادوەری بۆ پاراستن و مانەوەی ڕژیمی جەنایەتکاری ئیسلامی لە 14 ڕابردوودا و بە تایبەت دای 60 هەتاوی بە هەزاران لاو و ژن و پیاوی پاش ئازار و ئەشکەنجەیەکی وەحشیانە لە سێدارەدا. بەڵام ئەمڕۆکە ئەو هاوسەنگیەی کە پاش سەرکوتی خوێناوی و بێبەزەیانەی شۆڕشی 57 بە قازانجی ڕژیمی کۆنەپەرستی ئیسلامی بەدەست هات بوو، تا ڕادەیەکی بەرچاو لە بەرژەوەندی خەڵکدا گۆڕانکاری بەسەردا هاتووە. جگەلەوەش ڕژیم ئەم جارەیان بە پێچەوانەی ڕابردوو ئەندامی فەڕەنسەوی فدراسیۆنێکی بەهێزی دەست بەسەر کردووە و دوا بە دوای ئەوە ڕۆڵە پێشرە و قارەمانەکانی بزوتنەوەی کرێکاری و موعەلیمانیان گرتووە. فدراسیۆنی بارهێنانی نێونەتەوەیی جارێ هیوادارە کە بتوانێت لە ڕێگەی دیپلۆماسی و ناردنی بەڵگەی پێویست و پەیوەندیدار بەو 2 ئەندامە ناسراوەی خۆیەوە ڕژیمی کۆماری ئیسلامی ڕازی بکات خاتوو کۆهلێر و هاوسەرەکەی ئازاد بکات. بەڵام هەڵسوراوانی کرێکاری و خەباتکارانی ئێران لەو ڕووەوە کە ڕژیم بەباشی دەناسن و هۆکاری دەست بەسەرکرانی سەندیکالیستە فەڕەنسەویەکانیش دەزانن، تووشی تەوەهم و خۆشباوەڕی بە ئیدارەی ئیسلاحات، هێزی دادوەری و بەرپرسانی حکوومەتی ئیسلامی نەبوون و بە نیشاندانی مشتی گرێدرا و لێک هەڵپێکراوی خۆیان لە ئاکسیۆن و ناڕزایەتیەکاندا خوازیاری ئازادی بە دیلگیراوەکانن.
ڕێکخراوە سەر بەخۆ کرێکاریەکان و شۆڕای معەلیمان لە ڕێگەی ڕاگەیاندنەکان و بە دروشمی زیندانی سیاسی دەبێ ئازاد بکرێت لە پێناو ئازادکردنی هاوچینەکانی خۆیاندا شێلگیرانە تێکۆشاون. جەماوەری خەباتکاریش بۆ نمونە لە مەریوان سنە و شارەکانی تری ئێران دروشمی معەلیمی زیندانی دەبێت ئازاد بکرێتیان کردووە تا دەستپەیکی دروشمەکانی خۆیان و نیشانیان داوە کە دەیان هەبێ بە پشتبەستن بە هێزی یەکگرتووانە و خەباتکارانەی خۆیان ئیدارەی ئیتلاعات ناچار بکەن دەست لە پیلانگێڕی هەڵبگرێت و ڕۆڵە خۆشناو و خۆشەویستەکانی خەڵکی ئێران و فەڕەنسە بگەڕێنێتەوە ناو باوەشی هاوڕێیان و هاوسەنگەران و بنەماڵەکانیان. دەبێت هەوڵ بدرێت خەبات بۆ شکەست پێهێنانی پیلانگێڕی و پەروەندە سازیەکانی ڕژیم و ئۆرگانە ڕوسوا و گەندەڵەکانی لە دژی هەڵسوراوانی کرێکاری و معەلیمان ببێت بە شەپۆلێک لە ناخی خەبات و ناڕزایەتیەکانی ئێستادا. دروشمی زیندانی سیاسی دەبێت ئازاد بکرێت ببێتە ئاڵایەکی ئامانجدار و لە سەرجەم ئاکسیۆنەکاندا بەرز بکرێتەوە. لە بنەڕەتەوە دەسەڵاتە دیکتاتۆرەکان لە دەورەی قەیرانی ئابووری و لاوازی سیاسی بەردەوام پشتیان بە زیندان و ئەشکەنجە و ئیعدام بەستووە. ئەم بابەتە بۆ کۆماری ئیسلامیش کە جگە لە قەیرانی یەک لە دوای یەکی سیاسی و ڕەوایەتی و ئابووری هیچ گەشە و پێشکەوتنێکی بەخۆیەوە نەدیتووە ڕاستیەکی حاشا هەڵنەگرە. بەڵام لەم قۆناغەدا کە هاوسەنگی هێز لە نێوان خەڵک و ڕژیمدا گۆڕانکاری بەسەردا هاتووە دەتواندرێت بە پێداگری لەسەر دروشمی زیندانی سیاسی دەبێت ئازاد بکرێت زەمینەی ئازادکردنی هەڵسوراوانی کرێکاری مەدەنی و هەروەها دوو چالاکوانی سەندیکالیستی فەڕەنسەوی فراهەم بکرێت.